لا هەرجێک مینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لەبێ خۆشحاڵمەم ئێوارش لە بەرنامەی گەرما و گەرم پێتان دەگەمەوە. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و خوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت لەگەڵ یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان کۆبوونەوە. تایدا لە کۆبوونەوەکە داوای کە تا ئێستا خراوەتە ڕوو بۆ میدیاکان قسەیان لەسەر بەرنامەی کاری حکوومەت و کابینەی نوێم کردو بۆ وەبەرهێنان و پێشخستنی بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا. لاتەوەر یەکەمی گەرما و گەرمدا گفتوگۆ دەکەین لەسەر پێشخستنی وەبەرهێنان لە کوردستاندا. بەڕێز ئەحمەد ڕێکانی سەرۆکی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان لە هەولێر و لەگەڵماندایە. بەڕێز ئەحمەد سڵاوت لێبێ. لە کۆبوونەوەکەتاندا لەگەڵ حکوومەتدا چۆن باسی کەرتی وەبەرهێنان یاخود بواری وەبەرهێنانتان کردووە لە کوردستاندا؟ بەڵێ سڵاوت لێوی ئەوەی ڕاستی بیت ئەمڕۆ کۆبوونەوەیەکی زۆر گرنگ ئەنجام درا. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی دەستەی وەبەرهێنان و چەند وەزیرێکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی بابەتی ڕئیسی کە کۆبوونەوەکەی لە کۆبوونەوەکە باس کرا تأکید و دڵنیایی ئەو پشگیری حکوومەتی هەرێم بوو بۆ کەرتی تایبەت کە ئەم کەرتە لای حکوومەت کەرتێکی گرنگە و بە هەموو شێوازێک حکوومەتی هەرێم پشگیری لە کەرتی تایبەت دەکاتن سەرەڕای دروستبوونی چەندە قەیران و سەرەڕای ئەم دۆخەی کە هاتووتە پێشەوە لە ساڵانی پێش و بەڵام حکوومەت دڵنیایی بە وەبەرهێنەرانی کوردستان دەدات کە دووبارە بە هەموو شێوازێک پشگیری لە کەرتی تایبەت و حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتن. ئەوەی جێی سەرنج و جێی ئەوە بوو کە هیوا و ئەمەلێکی زۆر بوو کەرتی تایبەت و بوو وەبەرهێنانی کوردستان لە ئێمە دروست بوو کە حکوومەت بە جددی پشگیری لە کەرتی تایبەت دەکاتن. بەڵێ بەگشتی چۆن باستان لە پێشخستنی کەرتی وەبەرهێنان کرد؟ پلانتان دانا بۆی کە کەرتی وەبەرهێنان لەسەر ئەم بنەمایانە باشتر ئەڕوا بەڕێوە باشتر پێش ئەکەوێت؟ بەڵێ ئەوەی ڕاستی بیت هەر حکوومەتێک هەر وڵاتێک کە تووشی قەیرانی گەورە دەبێتن وە کە ئەم دۆخەی چەندها ساڵە تووشی هەرێمی کوردستان لە شەڕی تروستانی داعش و ئەو قەیرانی ئابووریەی کە تووشی هەرێمی کوردستان بووە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە پاکێجێکی نوێوە هەم لە کۆمەڵێک بڕیاری نوێ کۆمەڵێک ڕێنمایی نوێ دەربخاتن بۆ ئەوەی بار و دۆخەکە بەرەو باشی بباتن. ئێستا بڕیار وایە کە حکوومەت بەڵێنی ئەوە داوە کە یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کە یاسایەک بووە ساڵانێکی زۆرە کە بەسەردا تێپەڕیوە دەرچوونی یاساکە ئەمڕۆ پێویستی بە هەموارکردنەوەی ئەو یاسا هەیە کە ئەم دۆخەی کە ئەمڕۆ ئەم گۆڕانکاریانەی لە ناوچەکە دروست بووە ئەبێ ئەو یاسایە ڕەچاوی ئەو گۆڕانکاریانە بکاتن و هەروەها امتیازات و ئاسانکاری هەندێ پشگیری و ئاسانکاری و داعمی کەرتی تایبەت و وەبەرهێنان بکات تا بتوانێتن ئەمڕۆ دووبارە خۆی ڕێک بخاتەوە و بتوانیت سەر لە نوێ پرۆژەی گەورە ئەنجام بدات کە ساڵانێک بووە تووشی قەیرانێکی گەورە هاتووە و بەڵێنیاندا کە بە هەموو شێوازێک چاکسازی بکرێتن لە هەموو سێکتەرەکانی وەبەرهێنان و پشگیریان لێ بکرێتن و بتوانن کە ئەم وەبەرهێنەری خۆماڵی بە تایبەت کە ئێستا ئەمڕۆ بوویتە ڕقەمێک و بوویتە بڕبڕەی پشتی ئابووری کوردستان ئەمڕۆ ئەبێ پشت بە وەبەرهێنانە بەستن کە هیچی کەمتر نییە لە وەبەرهێنەری بیانی. بەڵێ ئێوەکو وەبەرهێنەران کە جەنابیشتان سەرۆکی یەکێتیەکەیانی خۆتان چ سەرنجێکتان هەیە لەسەر یاسای وەبەرهێنان لە کاتێکدا کە ئەوەی دەوترێت و دەبیندێت یاسای وەبەرهێنان با ڕێژێکی زۆر لە خزمەتی وەبەرهێندایە بۆچێتان هەوێ پاڵپشتی زیاتر بۆ وەبەرهێنەر بێت؟
بەڵێ طبعاً یاساکە بۆ ساڵانێک یاسایەکی باش بوو بەڵام لە جێبەجێکردنی یاساکە هەست بە بوونی چەند کەم و کورتی لە یاساکە بە دەرکەوت و هەروەها جێبەجێکردنی یاساکە و دەرچوونی ڕێنمایی زۆر وای کردبوو کە ئەسڵی یاساکە وەکو پێویست جێبەجێ نەکرێتن هەموو بوو بە ڕێنمایی و تعلیماتی نوێ کە ئەو ڕێنمایە زۆر جار پێچەوانەی ئەسڵی یاساکە بوون لەبەر ئەوە بۆ هەر سەردەمێکیش کە ئەو یاساک لە کاتێ دەرچوو پرۆژەی استراتیژیان ئەولەویاتی وەبەرهێنان لە کوردستان هەندێک ئەولەویات هەیە کە پاش ساڵانێکی تر ئەو ئەولەویاتانە وەکو خۆی نامینیت بۆ نمونە دروستکردنی هۆتێلێک لە 2006 و 2007 لە ئەولەویاتی حکوومەت بووە بەڵام کە بۆ 2020 ئەمڕۆ ئەولەویاتی شتیتر هەیە کە پرۆژەکانی کشتتوکاڵی پرۆژەکانی پیشەسازی پرۆژەکانی گەشتیاری یعنی ئەمانە ئەبێ حکوومەت ئەمڕۆ هەوڵ بداتن ئاسانکاری زیاتر لە بۆ ئەو کەرتانە بکاتن کە بە کەرتێکی وا دادنێتن کە سوبینێ وەکو سەرچاوەیەکی داهات لە بوو هەرێمی کوردستان دەست بە ئەوە بکرێتن یعنی تەمین بکرێتن. بەڵێ وەبەرهێنەران بە شێوەیەکی گشتی بواری وەبەرهێنان لە کوردستاندا لە چ شتێکی ئەو یاسایە زیانی بەرکەوتووە قسە لەسەر هەموارکردنەوەی زۆرە؟ باسمان کرد لە تەملیکردنی پرۆژەکان فقرێک هاتووە خاڵێک هاتووە کە باسی ئەوە دەکاتن پرۆژەی تەنها پرۆژەی استراتیژی تەملیک دەکرێتن بەڵام کە دەیە سەر تەملیکردنی پرۆژەی استراتیژی ئەم استراتیژیە تەویلاتی جیای بوو دەکرێتن پرۆژە هەیە لای من استراتیژیە لای جەنابەت احتیمال استراتیژی نەبیتن یان ئەمڕۆ بۆ ئەم کاتە استراتیژیە بەڵام لە بوو کاتێکی تر استراتیژی نییە لەبەر ئەوە ئەبێ یان زمانێک مەسەڵەن لەم یاسایە هیچ حکوومەت زمانێک ئەو پرۆژەی کە وەبەرهێنەر هەیتی هیچ زمانێک نادەت کە ئەم وەبەرهێنەرە بتوانیتن لە بنووک لە بانکەکانی هەم محەلی هەم بانکانی دەرەوە کە بتوانیت قەرزێک لەسەر ئەم پرۆژە وەربگرێتن لەم یاسا هیچ ئیشارەتێ پێ نەکراوە و ناتوانیت هیچ ئاسانکاری یان تەسهیلات تەمویلاتی بانقی وەربگرێتن داوامان کرد کە ئەگە بکرێتن ئەم پرۆژانە بە شێوازێک لە شێوازەکان تەملیک بکرێن و با حەجزێکی لەسەر بیتن بەڵام وەبەرهێنەر بتوانیتن زمانێک وەکو زمانێکی بانقی وەکو خیتاب زمان وەکو بتوانیت قەرزی بانقی وەربگرێتن هەروەها باس لەوە کرا کە ئەمڕۆ نرخی کارەبا لەسەر پرۆژەکانی بازرگانی پرۆژەکانی کشتتوکالی پیشەسازی نرخی زۆر بەرزە و بەڕێکردنی مامەلەکان لە دەوایری حکوومەت کە زۆر تاخیر دەبێت و زۆر ڕۆتینێکی یەکجار زۆر لە بوو مۆڵەت وەرگرتنێک 6 مانگێک تا ساڵێک دەخایێنیتن ئەمەش چەند بابەتێک بوو کە لە کۆبوونەوەکە باس کرا و هەوڵدرا کە ئەم میکانیزمێک ببینەوە بڕیارێک دەرچووە کە وەکو بلێن سیستەمی یەک پەنجەرەی وەکو بلێ نافیزە واحیدە کە پەیڕەو بکرێتن واتە تەنها دەستەی وەبەرهێنان مافی ئەوەی هەبێتن مۆڵەت بدات و وەبەرهێنەر پێویست ناکاتن سەردانی وەزارەت و دام و دەستگاکانی تری حکوومەت بکات تەنها ئەگەر لە بۆ وەرگرتنی مۆڵەتی پرۆژەیەک تەنها داواکاریەک پێشکەشی دەستەی وەبەرهێنان بکاتن دەستەی وەبەرهێنان یان ئەم بۆردێک هەیە کە
ام نافذه واحده سرب ام بورده دبيتن همو وزارەکان نوێنەریان ببێت لەم بۆردە و مۆڵەت و ئاسانکاری لە بۆ پرۆژەکان لە ڕێ ئەم نافیزە واحیدە جێبەجێ بکرێت. بەڵێ لەسەر پرۆژەی استراتیژی کە ئاماژەت پێدا ڕێنمایی ژمارەی ساڵی 2007 چوارچێوێکی گشتی داناوە بۆ پرۆژەی استراتیژی بۆچی ناگەڕێنەوە بۆ ئەو ڕێنمایە و کاری لەسەر ناکەن؟ بەڵێ خۆی کێشەکە لەوەدایە کە باس لەوە دەکەن پرۆژەی استراتیژی باسم کرد کە ممکنە ئەمڕۆ لە بوو 2007 پرۆژەی هەندێک پرۆژە بە استراتیژی تەماشە دەکرا بەڵام لە بوو 2020 ئەمانە بە پرۆژەی استراتیژی لە قەلەم نادرێتن. باسمان کرد ممکنە هۆتێلێک یان بازارێک مۆڵێک یان پرۆژەیەکی گەشتیاری بچووک ئەمانە وەکو پرۆژەی استراتیژی لە بوو ساڵانێک حساب دەکرا بەڵام مەتاتێک هەیە لەم یاسای کە باسی پرۆژەی لەم بڕگەی کە باسی پرۆژەی استراتیژی دەکاتن. من ئەمڕۆ پرۆژەیەک بە بچوونی من یان بە پێی تعلیماتی حکومی کە ئەمڕۆ ئەو پرۆژە استراتیژیە بەڵام تا من ئەنجامی دەدەم 3-4 ساڵی تێدەپەڕێتن طبعاً ئەو کات پرۆژەی تر زۆر کە ئەنجام دەدرێت ئەو کات ئێماڵێن ئەم پرۆژە استراتیژی نییە و کاتێکی بەسەردا چووە جا من چ بکەم یاساکە ئەبێ یعنی بە وازحی دیاربی چ پرۆژەیەک تەملیک دەکرێتن نابی مەتاتی بیت نابی ئەم یعنی بکەوێتە ژێرباری میزاجی شخصی ئای ئەم پرۆژە بە استراتیژی حساب دەکرێت یان حساب ناکرێتن یان چۆن بتوانین جیا بکەینەوە. پێشنیاری ئێمە بوو ئەو حاڵەتانە ئەبێ حکوومەت لە پرۆگرامێکی یان بلێن خطەیەکی وەبەرهێنانی چەند ساڵەی هەبیتن یعنی وەکو بلێن خطەی ڕێگای ئەوە هەبیتن کە بتوانیتن خاریتەی طریق هەبیتن کە بتوانیتن پرۆژەکانی خۆی ئەوەی بە استراتیژی دەبینیت لە پێش وەقت کە هەر وەبەرهێنەرێک کە پرۆژەیەک تەقدیم دەکات بزانیت ئەم پرۆژێ ئەو لە چ سکتەرێکە لە چ بوارێکە ئەمە بەڕێز ئەحمەد ڕێکخراوی سەرۆکیەتی وەبەرهێنەرانی کوردستان لەگەڵماندا بمێنەرەوە پەیامێکی ڕاستەوخۆی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەیە لەبارەی ڕێکەوتنی سەددا دواتر دەگەڕێمە وڵات. بوونە ڕوو باس لە وردەکاری پلانەکانی ئاشتی دەکەن بە پێچەوانەوانێ پلانێکی ئەمریکا پلانێکی هەژدە لاپەڕەیە تەواوی لانەکانی گرتوتەوە بە درێژایی تەمەنی من کەسێک هیچ کەس کێشەکانی چارەسەر کردووە من کارم لەسەر و پلانە کردووە بۆیە پێشنیارەکەی من چارەسەرێکی تەکنیکیە بۆ ئەوەی کە دۆسێک ئیسرائیلەکان و فەڵەستینەکان ئاشتێکی زیاتریان هەبێت و خۆشگوزرانێکی باشتر هەبێت هەردووچیان لێرەوە کراون ئەنجامێک کە دەکرێت شوێنێک بۆ فەڵەستینەکان دیاری کرد کە بتوانن ئاسایش دابین بکرێت. ئەمڕۆ سەرۆک وەزیران بنیامین ناتانیاهۆ بە منی وت کە پشتگیری لە تێڕۆینەکانی من دەکات بۆی بێتە بەردێکی بناغا بۆ ئەنجامدانی گفتوگۆ لە نێوان هەردوولادا هەروەها سەرباز و فەرماندە سەربازەکانی ئیسرائیلیش هێزەمەنەکانی ئیسرائیلیش پشتگیری پرۆژەکە دەکەن. هەر بەو شێوەیە ئێمە بە ڕاستی هەموو شتێکمان هەیە کە دەبێت ئێستا لەم کاتەدا ئێمە ئەو هەنگاوە دەبێت پشتگیری لێ بکرێت. ئەوە زۆر گرنگە کە هەموو لایەک بە تایبەتی هەردوولا بە تایبەتی ئیسرائیل کە ئاشتیەکی ڕاستەقینەیان دەوێت. ئەمە یەکەم جارە
کە ئیسرائیل نەخشەیەکی خستۆتە ڕوو بۆ ئەوەی با ئاشتی بگات بەڵام ئەوە ڕێگەیەکی دوور و درێژە جەنابی سەرۆکوەزیران سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ئەو بوێریە بۆ ئەم پێشخستنە زۆر سپاس. Help make it work. So that's quite a thunderous applause. Thank you very much. Thank you. We will form a joint committee with Israel to convert the conceptual map into a more detailed and calibrated rendering so that recognition can be immediately. جارێکتر سڵاوتان لە بێەوەی بینیتان بەشێک بوو لە کۆنگرێ ڕۆژنامەوانی دۆناڵد ترامپ لەگەڵ بنیامین ناتانیاهۆ بۆ ڕاگەیاندنی ڕێکەوتنی سەردەکە لە تەوەری دومی گەرما و گەرم ورتر قسەی لەسەر دەکەین. بەڕێز ئەحمەد ڕێکانی تا هەمواری یاسایی وەبەرهێنان دەکەنەوە چ بڕیارێکتاندا بۆ پلانی وەبەرهێنان یاخود وەکو نەخشە ڕێگای وەبەرهێنان کاری لەسەر بکرێت؟ بەڵێ خۆی ئەوەی ڕاستی بیتن تا هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنان هەر ئەبێ لەسەر یاساکەی پێشتر کاری پێ دەکرێتن و هیچ گۆڕانکاری لە یاساکە ناکرێتن تەنها بوونی هەندێ ڕێنمایی هەیە کە لەسەر ئەو ڕێنمانە پرۆژەکان پشتگیانی بلێن احتیمالی لەسەر دەکەن لەبەر ئەوە چاوەڕوانی دەرچوونی یاسای وەبەرهێنانین کە هەموارکردنەوەی یاسای وەبەرهێنان کە هیوامان وایە کە ئەو یاسا لە بەرژەوەندی عامی وەبەرهێنەر و حکوومەت و خەڵکیش بیتن کە هەموو لایەنەکان لەبەرچاو بگریتن و بەتاکید ئێمە هیوا و ئەمەلێکی زۆرمان بە پلانی کابینەی حکوومەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە بڵێن بەرنامەیەکی چڕوپڕی هەیە کە لە چاکسازی لە هەموو سکتەرەکان بکاتن و پشتگیری کردی تایبەت بکاتن. بەڵێ لەبارەی ڕۆتینی بەڕێوچوونی مامەڵەی وەبەرهێنان تا چەندە قسەتان لەسەرەوە کرێەوە کە وەبەرهێنان بوێتە بابەتێکی لا مەرکەزی و لە مەرکەزیەتی کە ئێستا هەیە و ئێوە خۆش ئاماژەتان پێکردەوە ئێستاش لە بەرنامەکە قسە لەسەر کرد کە بۆتە هۆی دواکەوتنی مۆڵەت پێدان لا مەرکەزیەت دەگەڕێتەوە بۆ بواری وەبەرهێنان؟ بەڵێ خۆی ئەوەی ڕاستیبی لە کۆبوونەوەکە زۆر تاکید لەوە کراوە بۆ زۆر لە وەبەرهێنەران گلەی ئەوەیان کرد کە ڕۆتینی لە دام و دەستگاکانی حکوومەت ڕۆتینێکی زۆر هەیە و ئەم ڕۆتینە بوویتە هۆی دواکەوتنی پرۆژەکان بوویتە هۆی زۆر لە وەبەرهێنەری بیانی کە بڕیار بوو لە کوردستان پرۆژە ئەنجام بدات ئەمڕۆ پاشگەز بوویتەوە و ناتوانیت تا ماوەیەکی زۆر چاوەڕانی دەرچوونی مۆڵەت ببیت یان ئەو ڕۆتینەی کە لە دەوایرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەداخەوە ئەمە یەکێ لە سەبەبی تاخیربوونی پرۆژەکان و ئەم سستەی کە کەوتوتە بازار ئەم ڕۆتینەیە کە لە دام و دەستگاکانی حکوومەت هەیە لەبەر ئەوە بەڵێنی ئەوە درا کە بە هەموو شێوازێک هەوڵ دەدرێتن ئەم ڕۆتینە نەمێنێتن و میکانزمێکی وادا بدنێت کە وەبەرهێنەر زۆر خەریکی بە دواچوونی مۆڵەتەکە نەبیت موافقات نەبیتن تەنها ئەمە کاری دەستەی وەبەرهێنانە کە ئەم مۆڵەتە و ئەم ڕەزامەندیانە وەربگرێتن و مۆڵەتەکە بە وەکو پاکێجێک وەکو بە شتێکی تەواوکەر بداتە دەست وەبەرهێنەر و وەبەرهێنەر خەریکی ئەنجامدانی پرۆژە بیت نەک بە دوا کەوتنی ڕەزامەندی و موافقات و وەرگرتنی موافقاتی لایەنی پەیوەنددارەکان. بەڵێ بەڕێز ئەحمەد ڕێکانی ئەگەر هەڵسەنگاندن بۆ کەرتی وەبەرهێنان و ئێستای وەبەرهێنان بکەی تۆکو سەرۆکی و یەکێتیە چۆن کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەڵدەسەنگێنی پێتان وایە وەڵام دەرەوەی واقعی ئابووری کوردستان بوو بێت؟
خۆی خاڵێک هەیە زۆر گرنگە ئەبێ ئێمە یعنی دانی پێوە بنێن وەبەرهێنان لە کوردستان وەبەرهێنەری کوردستان ئەمڕۆ بوویتە ژمارەیەک بوویتە ڕقەمێک و ئەمڕۆ وەبەرهێنەری کوردستان وەبەرهێنەری کورد لە سەرتاسەری عێراق ئەمڕۆ پرۆژێ هەیە پرۆژە گەورەکانی عێراق ئەمڕۆ زۆربەی لە دەست وەبەرهێنەری کووردە واتە ئێمە دەتوانین پشت بە وەبەرهێنەری خۆمان ببەستین و وەبەرهێنەری خۆمان ئەمڕۆ خۆی ئیسبات کردووە و سەرکەوتنێکی باشی بەدەستهێناوە و توانیوێتی هەم لە ڕووی خبرەیەکی باشی بەدەست بهێنیت و هەر بتوانیت بوویتە خاوەنی سەرمایەیەک کە ئەم سەرمایە ئەتوانێت پرۆژەی گەورە ئەنجام بدات لێرە دەمەوێت ئەوەی بڵێم کە ئەم چەند ساڵە 4-5 ساڵی قەیرانەی کە بەروکی هەرێمی کوردستانی گرت بوو ئەم کەرتە یەکەم کرد بوو کە زەرەر و زیانێکی گەورەی بخۆوە بینی و زۆر لە وەبەرهێنەران تووشی قەیرانی گەورە و تووشی ئفلاس و مایەپۆچی بوون بەڵام سەرڕای ئەوە هیوایەکی زۆرمان بە وەبەرهێنەرانی کوردستان هەیە و حکوومەت ئەبێ ئەمڕۆ بە هەموو شێوازێک ئاسانکاری دەستکاری یاساکان بکات دەستکاری ڕێنماکان بکات کە دووبارە ئەم وەبەرهێنەرانە کە لە جاتی ئەوەی بچن لە وڵاتانی دەرەوە پرۆژە ئەنجام بدەن وەبەرهێنان بکەن ئەو سەرمایە خۆیان بگەڕێنەوە کوردستان و لە کوردستان پرۆژە ئەنجام بدەن بەڵام ئەمەش بەبێ پشتگیری حکوومەت و بەبێ دعمێک لە حکوومەتی هەرێمەوە ناکرێتن نەبوونی بنووک لە هەرێمی کوردستان بانقەکانی دووەلی نەبوونی زەماناتی بانقی ئەم هەموو کەرتانە ئەم هەموو لایەنانە دەبی لە بەرچاو بگرن. جارێکتر سڵاتان لە ببینەرانی خۆشەویست کەمێک پێشێستا دۆناڵد ترامپ لەگەڵ بنیامین ناتانیاهۆ لە واشنگتۆن پرۆژەی ڕێکەوتنی سەدەیان ڕاگەیان ئەم پرۆژەیە بریتە لە پرۆژەی ئاشتی لە نێوان عەرەب ئیسرائیلدا هێڵە گشتەکەی وەک باس دەکرێت بریتە لە دروستکردنی سندوقێکی وەبەرهێنان بۆ ئەوەدانکردنەوەی فەڵەستین و چەند وڵاتێکی دیکەی عەرەبی ئێستا بە شێوەیەکی گشتی جیهان بۆ بە دوو ئاڕاستە لەسەر ئەم پرۆژەیەکیان پێی وایە بەر لە ڕاگەیاندنی ئەم پرۆژەیە مردوو هەندێکی دیکەش هیوایان پێیەکە ئەم پرۆژێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پرۆژەیەکی ئاشتی سەرتاسەری بێ بۆ عەرەب ئیسرائیل و ئەو وڵاتانەی کە کێشان لەگەڵ ئیسرائیلدا هەیە. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتۆی توێژینەوەی ئەمریکی کوردی لە ستودیۆکانی هەولێر لەگەڵماندایە. بەڕێز کارۆخ سڵاوت لێبێ. کەمێک پێشەساش کۆنگرێ ڕۆژنامەوانی دۆناڵد ترامپ بوو لەسەر ئەو بابەتە بەڵام ئەم هەیە لە تۆ بپرسم لە هێڵە گشتیەکەیدا پرۆژەی ڕێکەوتنی سەدا خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڵێ سڵاوت لە بەڕێزت کاک یوسف و سڵاو لە بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. دیارە ڕێکەوتنی سەدا یاخود گرێبەستی سەدا نەخشە ڕێگایەکە کە دۆناڵد ترامپ دەیەوێت جێبەجێ بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کۆتایی هێنان بە کێشەی فەڵەستین ئیسرائیل یاخود عەرەب ئیسرائیل. هەر لە سەرەتای دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا چاوی لەوە بوو کە ئەم کێشەیە کە تەمەنی زیاتر لە 80 ساڵە چارەسەری بکاوە لەبەرەوە زاواکەی خۆی گاریت کۆشنێر و کە ڕاوێژکاری شێتی تەکلیف کرد کە هەڵسێ بە وەکو عەرابێک هەڵسێ بە وەکو ئەندازیاری گرێبەستی سەدا یاخود ڕێکەوتنی سەدا هەڵسێ بە ئامادەکردنی هێڵە گشتیەکان و ئامادەکردنی تەواوی پرۆپۆزەڵی ئەم ڕێکەوتنە و هەروەها بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵێک وڵاتانی عەرەبی وەکو سعودیا وەکو ئوردن وەکو مەسڕ کە زۆر ئەمانە کاریگەریان هەیە هەروەها ئیمارات و بەحرێنیش ئەمانە زۆر لەسەر ئەم گرێبەستی سەدەیە یاخۆ ڕێکەوتنی سەدەیە هەماهەنگن. اینجا دیارە لە ماوەی 3 ساڵی سەرۆکاتی دۆناڵد ترامپ چاوی لەوە بوو کە بتوانێت ڕێکەوتنێکی وایە خۆت گرێبەستێکی وە ئاشکرا بکە بە تایبەت ئێستا کە لە نزیک دەبینەوە لە سەروبەندی هەڵبژاردنەکانی ئەمریکا کە لە مانجی 11 ئەم ساڵ بەڕێوە دەچن
بۆ ئەوەی کە بتوانێت دۆناڵد ترامپ لیڤڵی دەنگەکانی بەرز بکاتەوە اینجا ئەوەی کە ئەندازیاری ئەم ڕێکەوتنێ ڕاوێژکاری ترامپ و زاوای ترامپە کە ناوی گاریت کۆشنێرە خۆشی جوولەکەیە و چەمچی ڕێکەوتنی سەدە یەکەم جار لە مانجی نیسانی 2017 لە سەرزاری عەبدولفتاح سیسی سەرۆکی مصر بۆ ڕاگەیاندنەکان ئاشکرا بوو کاتێک کە لە یەکەم جار بوو سەردانی کۆشتی سپی بکات لەگەڵ دۆناڵد ترامپ کۆبیەوە باسی لەوە کرد کە ئەگەر ئەم ڕێکەوتنە لە سەردەستی دۆناڵد ترامپ ئەنجام بدرێ ئەوە وەکو ڕێکەوتنی سەدە دەناسرێت و کێشەی فەڵەستین ئیسرائیل کۆتایی دێ و هەر لەو کاتەشدا سیسی پشتگیری خۆی و پشتگیری مصری بۆ ڕێکەوتنی سەدە دووپات کردەوە بەڵام ئێستا ئەوەی کە ڕادەگەیەندرێ بە ئامادەبوونی بنیامین نەتنیاهو لە کۆشتی سپیکە تاوەکو ئەو دەقەی بن و تۆش قسەی تێدا دەکەین ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیی دۆناڵد ترامپ و نەتنیاهو بەردەوامە دیارە هێڵە گشتیەکان بە تەواوی ئاشکرا دەکەن کە خۆی دەبینێتەوە لە چارەسەرکردنی کێشە عەرەب ئیسرائیل و خۆی دەبینێتەوە لە داڕشتنەوەی نەخشەی ئەم ناوچەیە و بەتایبەت لە قۆناغەکانی داهاتوو دروستبوونی وڵاتێکی سەربەخۆی فەڵەستینیش لێ دەکەوێتەوە بەڵام ئەمە لە قۆناغی داهاتوودا دەبێت بەڵام لە ئێستادا کێشەی ئاوارە فەڵەستینەکان چارەسەر دەبێت و هەندێک لە وڵاتانی عەرەبی بە پارە هەندێکیان بە خاک بەشدار دەبن لە ڕێکەوتنی سەدا و ملیارها دۆلار نزیکەی 50 میلیارد دلار دانراوە بۆ بنیادنانەوەی ژێرخانی ئابووری فەڵەستین و جێگیرکردنی ئاوارە فەڵەستینیەکان بەڕێز کارۆخ شەڕ و کوشتار لە بینی ئەم دوو لە نەکۆتایی پێبێت لە ڕاگەاندنی پرۆژەکە کە کەمێک بەر لێستا بەشێک لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیمان بینی دۆناڵد ترامپ و بنیامین نەتانیاهو بوو لانی عەرەبی کە بەشێکی گرنگی ئەم ڕێکەوتنەیە لێ ئامادە نەبوون هۆکار چییە ینی نەبوونی ئەوان لەو ڕاگەیاندنەدا هیچ لێکدانەوەیەکی دیکەی بۆ دەکرێت؟ هۆکاری ئامادەنەبوونی سەرکردەکانی عەرەب بۆ ترسیان لە شەقامی عەرەبی دەگەڕێتەوە یاخود بۆ ترسیان لە ڕای گشتی عەرەبی دەگەڕێتەوە چونکە تاوەکو ئێستا ڕای گشتی عەرەبی لەگەڵ ڕێکەوتنی سەدە نییە و شەقامی عەرەبی دژی ئەم ڕێکەوتنەیە بۆیە سەرکردەکانی عەرەبیش ئەگەر چی لە ژێرەوە لەگەڵ ترامپن و لە ژێرەوە لەگەڵ ئیسرائیلن و زۆربیان پەیوەندی دیبلۆماسیان لەگەڵ ئیسرائیل هەیە بەڵام لە ترسی شەقامی عەرەبی و لە ترسی ڕایگشتی عەرەبی بە شێوەیەکی ئاشکرا دەری نابڕن بۆیە ئێستاش لەم کۆنفرانسە ڕۆژنامەوانی دۆناڵد ترامپ و بنیامین نەتنیاهو هیچ سەرکردەیەکی عەرەب لەوێ نەدەدیترا بەڵام لە ئەسڵدا یاخود دەتوانین بڵین لە دوای پەردە و ماوەڕا ئەلکەوالیس ئەمانە پێم وایە بەشێکی زۆریان لەو سەرکردە عەرەبان وەکو بۆ نمونە جێنشینی پاشای سعودیە محەممەد بن سلمان یاخود محەممەد بن زاید جێنشینی ئیمارات یاخود سیسی یان بڵین مەلیکی ئوردن عەبدوڵای دووەم ئەمانە هەمویان تاڕادەیەکی باش لەگەڵ کۆشنێر چکە ئێمە دەبێت لە بیرمان بێ کاک یوسف لە مانجی 6 ساڵی 2019 لە 25 و 26 حوزەیرانی 2019 کۆنگرەیەکی ئابووری تایبەت بە زمینە سازکردنی ئابووری بۆ ڕێکەوتنی سەدا لە مەنامەی پایتەختی بەحرێن بەڕێوەچوو کە ئەم کۆنفرانسە زمینە سازکردنی ئابووری بوو بۆ ڕێکەوتنی سەدا و کۆکردنەوەی دەعم و پشتگیری ئابووری بوو لە وڵاتانی عەرەبی و ئەم ڕێکەوتنە پێم وایە ئەمە ئێستا ڕادەگەیەنرێ ئەمە قۆناغی دووەمە قۆناغی یەکەم لە مانجی 6 ساڵی 2019 لە مەنامی پایتەختی بەحرێن بەڕێوەچوو بۆیە ئەمە کاری زۆری لەسەر کراوە ئەمە ئێستا ڕادەگەیەنرێ ئەمە بەرهەمی ئەم کارەیە کە گاریت کۆشنێر لە ماوەی 3 ساڵی ڕابردوو کاری لەسەر کردووە بەڵێ بەرز کارۆخەوەی هەیە لە هەر ڕێکەوتنێکدا دیاریکردنی یار و نەیاری پرۆژەکەیە ئەوەی کە تۆ تا ئێستا باست کرد یاری پرۆژەکەت باس کرد چێن ئەوانەی ناری ئەم پرۆژەیە دەکەن پێ دوایە لە ناوخۆی فەڵەستیندا ئەم پرۆژەیە قبول بکرێت بە هەموو سەرکردەکانی عەرەبیش لەگەڵی دابن؟ ناری پرۆژەکە بە دەتوانین بڵین بە دەرەجەیەک لایەنە ئیسلامیەکانی فەڵەستینن وەکو حەماس وەکو جیهادی فەڵەستینی واروها وڵاتی تورکیا و ئەم ڕەوتەی کە بە ڕەوتی ئیخوان موسلیمین ناسراوە دژی ئەم ڕێکەوتنن و هەروەها ئێرانیش ئەگەر چی تاوەکو ئێستا بێدەنگە لەم هیچ هەڵوێستێکی ڕسمیان دەرنەبڕیوە بەڵام لەوە دەچی ئێرانیش دژی ئەم ڕێکەوتنە بێ
چونکە بەنەتیجە وڵاتە عەرەبیەکان دەیانەوێت کێشەی عرب ئیسرائیل یاخود فەڵەستینی ئیسرائیل چارەسەر بکەن بۆی فۆکەس و تەرکیز بخەنە سەر ئێران یعنی بە نەتیجە چارەسەرکردنی کێشەی عەرەبی ئیسرائیل بۆ ئەوەیە کە هەموو ئەم لایەنانە ببنەیەک بەرە لەگەڵ ئیسرائیل تاوەکو بەرەنگاری ئێران ببنەوە بەرەنگاری هەژمون و بەرەنگاری ئەم هەیمەنەی کە ئێران هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەیەکەوە لە یەک سەنگەردا ئیسرائیل و عەرەب بەیەکەوە بەرەنگاری ئێران ببنەوە و ئەمریکاش بێگومان سەرپەرشتیاری جێبەجێکردنی ئەم نەخشە ڕێگایە کە بە ڕێکەوتنی سەدە ناسراوە بۆیە ئەمانی کە نێیارن تاوەکو ئێستا بەڕسمی تورکیا نێیارەتی لەگەڵ لایەنە ئیسلامیەکانی فەڵەستین و هەندێک لە تاوان شقامی عەرەبی و ڕایگشتی عەرەبیش بە حکمیەوەی کە بڵین زۆربیان دژی ئیسرائیلن ئەوانیش هەر لەگەڵ ئەم ڕێکەوتن و لەگەڵ ئەم گرێبەستی سەدەیەنین کە بە سەفقەت القەرن یاخود دیل ئۆف دە سنچری ناسراوە ئەمە بە شێوەیەکی گشتی شارەی عەرەبی یاخود شقامی ئیسلامی و ڕایگشتی ئیسلامی لەگەڵ ئەمە نین. بەڵێ بەڕێز کاروغ ئەگەر ئەوەی کە پێی دەوترێن نوێنەرایەتی فەڵەستین ئەوانەی کە نوێنەرایەتی فەڵەستینەکان دەکەن پرۆژەکەیان ڕەت کردەوە چی ڕوودەدات یەکێک لە نەهاکانی گەلی کوردستان وتەیەکی دۆناڵد ترەمپە دەڵێ کە ئەمە کۆتا هەلە بۆ فەڵەستینیەکان. بێگومان ئەوەی کە ترەمپ باسی کرد یاخود ئێستا باسی دەکا و ڕایگەیاندووە ئەمە دواهەمین دەرفەتە بۆ فەڵەستینیەکان بۆ چارەسەرکردنی کێشەیەکی نزیکەی 80 ساڵە کە لە نێوان عەرەب و ئیسرائیلدا هەیە چونکە لە ساڵی 1948ەوە لە کاتی ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل هەتاوەکو ئێستا چەند شەڕی گەورە لە ساڵی دەتوانین بڵین لە پەنجایەکان لە شەستەکان لە 73 لە جگە لە شەڕی بچوک بچوک بەردەوامیش ئەوەی کە بەناوی ڕاپەڕینی فەڵەستینی هەیە بەردەوامە ئەمە لە بڵین لەسەر خاچی فەڵەستین ڕوودەدا بۆیە پێم وایە ئەمە ترەمپ وەکو دوا دەرفەت دوا هەل بۆ فەڵەستینیەکان باسی دەکاوە بەڕاستی ئەمە دەگەرێتەوە سەر خۆیان بەڵام ئەمەی کە نەخشە ڕێگایە نەخشە ڕێگاکە دیارە ڕزامەندی کۆمەڵێک وڵاتی عەرەبی گرنگی لەسەر وەرگیراوە بۆیە زۆر بەلای ترەمپ و بەلای ئیسرائیلەوە زۆر گرنگ نییە مەسەلەن لایەنێکی فەڵەستینی ڕازی دەبێ یاخود ڕازی نابێ پێم وایە لە کۆتاییدا فتح کە بڵێن لەگەڵ حەماسە ئەمانە دوو لایەنی بەهێزی ساحەی فەڵەستینین کە فتحیان لایەنێکی سیکۆلار و بڵێن مەدەنی یاخود زیاتر بەلای بڵین کۆمەلگای مەدەنیدا دەشتێتەوە ئەمەیان قبولی دەکات بە سەرکردایەتی ئەبوو مازن محمود عباس ئەمە قبولی ئەم نەخشە ڕێگای ئەمریکا دەکا و لە نەتیجە ئێستا لەوانەیە لەبەر لە ترسی شەقام یاخود لە ترسی ڕایگەشتی فەڵەستینی نەوێرێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ قبولیکا بەڵام لە کۆتاییدا پێم وایە ئەو ڕازی دەبێ بەڵام لەوە ناچێت کە حزبی ئیسلامیەکان وەکو حەماس و جیهادی فەڵەستینی بەو ڕێکەوتنە ڕازی بن و دەبێ ئەوەشمان لە خەیاڵ بێ کە وڵاتە عەرەبیەکان لە عەبدولفەتاح سیسی ڕابگرا هەتاوەکو دەگەیە جێنشینی سعودیە و جێنشینی ئیمارات و هەروەها بەحرێن و ئوردن و ئەمانە هەمووی ڕازین بەم ڕێکەوتنە ینی ئەمانە پێشتر دیارە موافقەیان داوەتە ترەمپ و ڕازی بوو ڕزامەندی خۆیان دەربڕیەوە بۆ ترەمپ اینجا ترەمپ ئەم ڕێکەوتنە ڕادەگەیەنێ چونکە ئەمە بەڕاستی دەبێت لە خەیاڵمان بێ کە عەرەب وەکو سەرکردایەتی هەمویان دەتوانین بڵێین بەڕاستی بە ئەگەر بە سەراحەت بیڵێین هەمویان پیاوی ئەمریکان یاخود بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەمریکای هاودەنگن و ئەگەر بشێ بڵێین بەکرێگیراوی ئەمریکان و ئەمریکا چیان پێ بڵێ عەبدی مەئموورن بە قسەی ئەمریکا هەڵدەستنودا دەنیشن بۆیە ئەم سەرکردەکانی عەرەب لەو ئاستەنین کە بەرەنگاری ئیسرائیل یاخود بەرەنگاری ئەمریکا ببنەوە. بەڵێ لەم پرۆژێدا تا چەندە نیگەرانەکانی فەڵەستین بە هەند وەرگیراوە بە تایبەت کە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەشدا دۆناڵد ترەمپ جارێکتر تەئکیدی کردەوە کە قودوس یا ئۆرشەلیم پایتەختی ئیسرائیلە. دیارە لە چەند قۆناغێکدا لەو نەخشە ڕێگایی کە بەڕێکەوتنی سەدە ناسراوە بوا دانراوە کە فەڵەستینیش ببێتە خاوەن دەوڵەتیش سەربەخۆ بەڵام بەڕاستی ئەگەر بڵێین بە شێوەیەکی گشتی ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی ئیسرائیلە بەڵێ
ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی ئیسرائیلەوە ترامپیش هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوەی شاردۆتەوە کە ئیشی بۆ ئیسرائیل کردووە و ئاسایشی ئیسرائیلی پاراستووە و ئەولەویەت و ئیشی سەرەکی ترامپ پاراستنی ئاسایشی ئیسرائیل بووە و دواتر بەرزایەکانی جۆلانی دا بە ئیسرائیل دواتر ئۆرشەلیم یاخود قودسی کردە بە ڕسمی ناسان وەکو پایتەختی ئیسرائیل وەکو جەنابەت ئاماژت پێکرد و بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئیسرائیلە هاوپەیمانی استراتیژین و بە هیچ شێوەیەک ئەم ڕێکەوتنە ئەگەر بە شێوە گشتەکە ئەگە بڵێن ڕێژەیەکی بۆ دابێین لەوانەیە 1970 لە بەرژەوەندی ئیسرائیل بێ 1930 لە بەرژەوەندی فەڵەستینیەکان بێ یاخود 1960 لە بەرژەوەندی ئیسرائیل بێ 1940 لە بەرژەوەندی فەڵەستینیەکان بێ بەڵام زۆرینەی بەندەکانی ئەم نەخشە ڕێگای ڕێکەوتنی سەدا لە بەرژەوەندی ئیسرائیلەکانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ترامپ ئیدعای بۆ دەکات بۆ ئەوەیە کە ئیستقرار و ئاسایش لەم ناوچەیە بەرقەرار بێت چونکە ئەم ناوچەیە بەهۆی بوونی کێشەی فەڵەستینی ئیسرائیل نزیکەی 80 ساڵە لە ناسەقامگیریدا دەژیە و خەڵکەکەی بەردەوام شەڕ و کوشتار و دڵڕاوچیان هەیە و ئیستقرار نەبووە بۆیە نەزەمینەی نەژێرخانی ئابووریان هەیە نەزەمینە سازی کراوە بۆ ئەوەی خەڵکەکەی بە ئاسوودەی بژێ چونکە هەر وڵاتێک کە شەڕی تێدا بوو کوشتاری تێدا بوو هەر وڵاتێک کە سەقامگیری سیاسی ئابووری کۆمەڵایەتی تێدا نەبوو ئەوە هاوڵاتەکانی لە دڵڕاوچێدا دەژین و ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووری بۆ دروست نابێ بۆی ئەوەی ترامپ دەڵێ لەو نەخشەڕێگا دەیەوێت کە ئاسایش بەرقەرار بکە و سەقامگیری و ئاشتی بەرقەرار بکە لەم ناوچەیە بۆی هاوڵاتیان لە ئاشتیدا بژن و بە شێوەیەکی گشتی لەم ئەم قۆناغی ڕابردوو تێپەڕێنن و ترامپیش گوتی من کە هاتووم بوومەتە سەرۆکی ئەمریکا خۆم نادزمەوە لە بڕیارە قورسەکان و یەکێک لە بڕیارە قورسەکانی شەوەیە کە کێشەی فەڵەستینی ئیسرائیل چارەسەر بکە بەڵام دەبێت هەردوو لایەن بەڕاستی دەبێت هەردوو لایەن بە شێوەیەکی لۆژیکی منطقی واقعی بیرکەنەوە لەو باز نەداخراوە نەسوڕێنەوە کە فەڵەستینیەکان دەڵێن ئێمە ئیسرائیل لەسەر نەخشە دەسڕینەوە و ئیسرائیلیش دەڵێ ئێمە فەڵەستینیەکان لەسەر نەخشە دەسڕینەوە یعنی ئەمە ئەم شعاراتانە ئەمە فقط تەنها بۆ تێرکردنی شقامی ڕایگشتیە یاخود شقامی عەرەبیە یاخود شقامی ئیسرائیلیە ئەمە نە فەڵەستینیەکان ئیسرائیلیان پێدەسرێتەوە نە ئیسرائیلیەکانیش فەڵەستینیەکانیان پێدەسرێتەوە ئەمە دوو نەتەوەن دەژین پێویستە یەکتر قبول بکەن پێویستە بەیەکەوە لەسەر ڕێکەوتنێک کە لە بەرژەوەندی هەردوو لابێ ڕێککەون تاوەکو ئەم کێشەیە چارەسەر ببێت بەڵێ هەر بۆ تاواکاری قسەکانی بەڕێزت بەڕێز کارۆخ ڕۆژنامەی هەئارتسی ئیسرائیلیە لە ڕێگەی دەنگدانێکەوە ئاشکرای کردووە کە لە 1944 ئەو پرۆژەیە لە بەرژەوەندی ئیسرائیلە گەربینە سەر ناوخۆی ئیسرائیل ئەم پرسە لە ناوخۆی ئیسرائیلدا چۆن مامەڵی لەگەڵا دەکرێت بەریەکەوتنێکی زۆر هەیە لە نێوان حکوومەت و ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتەدا و بە تایبەت بە کەیسی دادگایکردنی ناتانیاهۆ تا ئێستا کەیسێکی کراوەیەوە دانەخراوە لە وڵاتەدا لەوێ چۆن ئەم پرسە یەکلا دەبێتەوە مامەڵی لەگەڵا دەکرێت دیارە ئیسرائیل لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەوەی کە دوو هەڵبژاردننی کردو بەڵام لەبەر نەبوونی زۆرینەیەک لە ینی هیچ حیزبێک چه حزبەکەی نەتەنیاهۆ چه ڕکابەرەکەی و ئۆپۆزیسیۆنەکەی نەیتوانی زۆرینەی کورسیەکانی کەنەسێت یاخود پەرلەمانی ئیسرائیلی بەدەست بێنێ بۆیە نەیانتوانی حکوومەت پێک بێنن لەبەرەوە لە مانجی سێی یاخود ئاداری داهاتوو لە دوی مانجی سێ لە دوی ئاداری مانجی سێ هەڵبژاردننی سێ بۆ سێم جار هەڵبژاردن دەکرێت بۆ ئەوەی کە بتواندرێ یەکێک لەو دوو حیزبە سەرەکیە زۆرینەی کورسەکان بەدەست بێن بتوانێت حکوومەت تەشکیلکە بەڵام لە ماوەی دوو هەڵبژاردننی ڕابردوو لە مانجی 6 2019 و لە مانجی حوزەیران لە مانجی ئەیلولی 2019 لە مانجی 9 2019 نەیانتوانی هیچێک لەم حیزبانە زۆرینەی بەدەست بێنن و بۆیە ئێستا نەتەنیاهۆ بەڕاستی چۆن کۆمەڵە کەیسیشی لەسەرە ینی کەیسی بەکارهێنانی دەسەڵات و گەیسی گەندەڵی و ڕەشوە وەرگرتن بەڵام یەکێک لە ڕایەکان ئەوەیە کە دەڵێن چونکە نێوانی ترامپ و نەتەنیاهۆ زۆر گەرمە و دوو هاوڕێی زۆر لە یەک نزیکن بۆیە ترامپ لەم کاتەیە ئەم ڕێکەوتنە ڕادگەیەنێ تاوەکو یەکەمیان بۆ ناوخۆی ئەمریکا بۆی ڕێژەی دەنگەکانی خۆی بۆ هەڵبژاردننی مانجی 11 زیادکە یەک دوو بۆ ئەوەی بۆ ناوخۆی ئیسرائیل نەتەنیاهۆ بڵێن بپارێزێ یاخود حەسانەیەکی بۆ دروست بکات لە کەنیسەتی ئیسرائیل تاوەکو لێ نەپرسرێتەوە لەم گەندەڵیانەی کە ئێستا ڕوو بەڕووی نەتەنیاهۆ دەکرێنەوە یعنی ئەمە ئەم ڕێکەوتنە بەشێکی بۆ بەرژەوەندی کەسیە هەم بۆ بەرژەوەندی ترامپ وەکو خۆی ئەوەی لە هەڵبژاردنەکانی مانجی 11 بیباتەوە هەم بۆ ئەوەی
ڕێکلامێکیش بێ بۆ نەتنیاهۆ بۆی لە لێپرسینەوە بە دووری بێخێ و هەروەها لە هەڵبژاردننی دوی مانجی سێی مانجی ئاداری داهاتوو نەتنیاهۆ زیاتر دەنگەکانی بەرز بێتەوە بتوانێت حکوومەتی داهاتوو ئیسرائیل پێک بێنێ. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتۆی توێژینەوەی ئەمریکی کوردی سوپاس کە لە هەولێرە لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.